إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواهی پروردگاره که لقرآن پیروزه فرمیو، باشترین ریبازی محمد مختار صلی الله علیه وسلم، خرابترین ریگا و ریبازانه که لریبازی پیغمبری خوشوی صلی الله علیه وسلم که خوابوی دا بزاندوه لا بدا، و هر لادان یک لو ریباز مبارکه و هر پیچوانه بون یک خواب نامان بدا بۆ ئەو ڕێبازە مبارەکە. خۆشەویستەکانم، بەدبەختی و نەکبەتی بۆ هەڵگرانی و شوێنکەوتۆکانیان دروستەکە هەر لە دنیا و لە قیامەتیشە سەرشۆڕی بەردەمی دیوانی خوای پەروەردگاریان تووشە بێ و سەرنجام ئاگری جەهەنەم جێگای ئەوانەیە. خۆشەویستەکانم، یەک ڕیزی و یەک دەنگی فەرزێکی گەورەی ئیسلامە. تەفریقە و دووبەرەکی یەکێکە لە حرامە گەورەکان، لە تاوانە گەورەکان. خوای پەروەردگار لە سوورەتی ئالی عیمرانە لە ئایەتی 103 ئەفەرمێ: واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. مسلمانان هموتان دەست بگرن بە دینی خواوە و بە تەواوەتی دینی خوا جێبەجێ بکەن. ئامان ئاگاتان لە تەفریقە و دووبەرەکی بێ. دائما بیر لە نیعمەتەکانی خوا بکەنەوە بەسەرتانەوە کە ڕۆژێ لە ڕۆژان ئێوە کۆمەڵە خەڵکێکی جیاواز بوون، هەر یەکێک بۆ خۆی شەنیە کرد و بەبایەک شەنیە کرد. خوای پەروەردگار بە نیعمەتی خۆی کردتانی بەبراو لە ژێر سایەی ئەم ئیسلامەیە هەمووتان بوون بە دڵ یەک دڵ. ئەمەش نیعمەتێکی زۆر گەورەی خوای پەروەردگارە، قەت لە بیری مەکەن. و هەروەها رسول الله صلى الله عليه وسلم ئەفەرمێ: إن الله يرضى لكم ثلاثة ويكره لكم ثلاثة. خوای تعالى رازیە بە سێ شت بۆ ئێوە و هەروەها حەزیشی لە سێ شت نییە کە ئێوە بیکەن. ئەوەی کە پێی ڕازیە یەکەم ئەن تعبدوه، ئەوەیە بە جوانی بیپەرستن، ولا تشركوا به شيئا، و هەرگیز هاوبەش و شەریکی بۆ بڕیار نەدەن. وأن تعتصموا بحبل الله جميعا، ودەست بگرنە دینی خواوە هەر هەمووتان، ولا تفرقوا، هەرگیز و هەرگیز تەفریقە و دووبەرەکی نەکەن. ئەوەشی کە خوای تعالی پێی ناخۆشە ئەو سیانە. یەکەمیان: ويكره لكم قيل وقال. ئەم وتی و ئەوتی، وتیەی کە ئەمڕۆ لە هەموو کاتێکی تر زیاترە. فلان وتی، فیسان وتی، هەر کەسێک
ئەتوانێت بە یەک پۆستێکی فەیسبوک کۆمەلگاکەمان تێکدا. هیچ زمانی ئاوا نەبووە. هەموو کەسێک ئەمڕۆ ئەتوانێت قسەی خۆی بکە. لا حول ولا قوة إلا بالله. ئەمەش نەکبەتێکی زۆر زۆر گەورەیە. وتی بەبێ تەئکیدکردن ئەمە یەکێکە لەو نەکبەتیانەی کە قورئەکە بەسەر هەر ملەتێکە ئەگەر تیایی بێ. دووهەم زۆر پرسیارکردن، یعنی زۆر لەسەر شت ڕۆیشتن. سێهەم ماڵ بەفی ڕۆدان لە بەلاش و حەلاش. ئەمە ئەو سێ شتەیە کە خوای تەعالا زۆر زۆری پێ ناخۆش. طبعا خۆشەویستەکانم تەفریقە و دووبەرەکی شەنەواری زۆر خراپی هەیە. یەکەمیان ئەبێتە مایە ئەوەی کەوا برا لە براکە، خێزان لە خێزانەکە، بەڵکو لە ناو خێزانیشا کێشە دروستەکە، وە کۆمەڵگا پەرتەوازە ئەکات. ئەبێتە مایەی ئەوەی کەوا خەڵک دژیەک ببنەوە. پێغەمبەری خۆشەویستمان ئەوەندە جەختی لەسەر کردووە، حتى تەنانەت لە نوێژەکانیشا داوای لە مسلمانان کردو فەرموویەتی ئستەو ولا تختلفوا فتختلف قلوبكم. فەرموویەتی ڕیزەکانتان جوان و ڕێک و پێک بکەن، جیاوازی دروست مەکەن، چونکە ئەگەر جەستە جیاواز بوو دڵەکانیش لە یەکە بێ. ئامان یەکێ لە حیکمەتەکانی نوێژ و نوێژی جەماعەت بە تایبەتی ئەوەیە کە ڕیزی مسلمانان بکا بە یەک، ئەوەیە کە کۆمەڵگا بەردەوام لەگەڵ یەکا بێ، بەردەوام بەدەمی یەکەوە بین، بەردەوام خەمی یەک بخۆین. زۆر گرنگە بەڕێزان کە خۆتانی شەزانن نوێژ عەمود و کۆڵەکەی ئاینی پیرۆزی ئیسلامە، کەوابوو نوێژ هاتووە بۆ یەکگرتن، بۆ ئەوەی ڕیزەکانمان بکا بە یەک. جگە لەوەی کە عیبادەتی خوایە، ئێمە لەسەر دینی خوا کۆکاتەوە، لەسەر یەکبوون کۆمانەکاتەوە. تەفریقە ئەبێتە مایەی ئەوەی بەڕێزان هێزمان نەمێنێ، دوشمن تەماحمان تێ بکا. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وأطیعوا الله وأطیعوا الرسول، ئیطاعی وأطیعوا الله ورسوله، گوێڕایەڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەرەکەی بن. ولا تنازعوا فتفشلوا، ئامان کێشماندا کێش مەکەن دوایی فەشەل تێرن. هەر ملەتێ ئەگەر هەر کێ بۆ خۆی بوو، هەر کەسێ لە لای خۆیەوە ڕایە کێشا، وەڵڵاهی ئەو ملەتە زوو تیا ئەچێ، زوو بۆنی نامێنێ. بۆیە ئەفەرمێ فتفشلوا وتذهب ريحكم، دوایی فەشەل تێرن و بۆنتانیش نامێنێ. طبعا بۆنتان نامێنێ یعنی هێز و قووەتتان نامێنێ، یعنی دوژمن لێتان ناترسێ. ئێوەیە کە خاوەنی یەک زمانن، یەک نەتەوەن، خاوەنی یەک زمانن، خاوەنی یەک دینن، خاوەنی یەک قیبلەن، هیچ شتێ لەم دنیا ئەوە خەڵکۆ ناکاتەوە، هیچ شتێ. تەنانەت لەناو ئێمەی کووردا تەنانەت خاوەن یەک مەزهەبیشین، ئەتوانم بڵێم خاوەن یەک مەزهەبیشین. ئەمە زۆر مهمە. یعنی ئێمە مقەوماتی یەکبوونمان زۆرە. ئەبێ ئێستا ئەمەندە بەهێز بین، خاوەنی خۆمان بین، دوژمن لێمان بترسێ. بەڵام بەداخ بەهۆی تەفریقەوە، بەهۆی دووبەرەکیەوە بۆنمان نەماوە، هێزمان نییە. یعنی هەرچی دەوروبەرمانەیە بە زەیان پێمانە دێتەوە، بەزەیان پێمانە دێتەوە. وەڵڵا یعنی ئەڵێ قەیچێکە قەینا، یعنی ئاوا وەکو چۆن بڵێ با ئەم جارەیشە تۆزێ مافیان هەبێ، قەینا بۆت هەیە بە زمانی خۆت قسە بکەی. سبحان الله، قەینا لەیسەودا من حەقت پێدەم بۆ خۆت بە زمانی خۆت قسە بکە. الله ئەکبەر، یعنی چی؟ یعنی بە زمانی خۆشم قسە بڵێ بۆت هەیە قەینا، یعنی پێشووتر نەبووە. قەینا جنسێتیش پێدەم، یعنی پێشووتر جنسێش نەبووە. تو سیر کرد ئەڵێ ماڵی خۆم و لە خۆم حرام، ئەڵێ دەرەکیەک هات بنەکیەکی دەرکرد، یعنی کەسێکی غەریب هات خاوەن ماڵەکەی دەرکرد وتی کاکە تۆ بڕۆ، ئەم خانووی تۆیە تاکۆی منە، هی منە، ئێمە هی منەنە، وەڵڵاهی تۆ نییە. یا سبحان الله.
يعني بەزەیان پێمانە دێتەوە بەڕەوای ئەبینن قەینا ئەڵێن ئەم جارە قەینا بۆتان هەیە قەینا خاوەنی ماڵی خۆتان بن قەینا بۆتان هەیە وە زمانی خۆتانیش قسە بکەن لەو شوێنانەی کە ئەگەر زیاد لە حەد بەزەیان پێمانە بێتەوە ئەویش بەهۆی هەندێک جار ئێمە یەکمان گرتووە هەندێک جار لە هەندێک شۆڕشە ئەڵێن قەینا بە خوێندنی خۆتانیش بەهینی خۆتان بە زمانی خۆتان بەڵام یعنی لاوەکی بێ لە وڵاتەکە زمانەکەتان لاوەکیە ڕقم دووە بەڵام قەینا ئەگەر بە زمانی خۆشتان بخوێن ئاساییە ئەویش طبعا بەهۆی هەندێک لە هەندێک حاڵاتە ئێمە یەک بووین ئەویش خەریکە لە دەستیە دەین یعنی ئێستا تەسەوورەکەن بەڕێزان من نازانم خەبەرەکە چەندی حەقیقەتی هەیە بەڵام تەسەوورەکەن مناڵێکی ئیبتیدائی مناڵێکی پۆلی چوار و ئەلەو مەرحلانە یعنی 9 ساڵ و 10 ساڵ یەک دنیایەک قەپڵی بکوترێ و کێشە و کەشماندا کێش و مدیر و گەورە ببێتەوە هەموو دنیا پێ بزانێ چیە لەبەرەوەی ئەم مناڵە ئاڵای نەتەوەکەی خۆی کە زۆربەی ملەتەکە رازین ئەمە ئاڵایان بێ ئاڵای کێشا لە کاتی دەرسا بۆ مامۆسای ڕسمی ئاڵای کردو یعنی ئەوە حرام بێ بەڵام 22 دەوڵەت عەرەبی هەرێکێ ئاڵای خۆی هەیە زۆر اعتیادیە شانازیشی پێوەکەن ئەبێ من و توش رازی ببین هەر کاتێ ئەو دەوڵەتە حکومەتەکەی گۆڕیا لەگەڵیشیا ئێمەش ئاڵاکە بگۆڕین و رازی بین بە ئاڵایەکەم کە بەسەرمانە سەپێنراوە ئەمە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمە یەک نیمان بەڕێزە یەکێکیتە لەو شتانەی کە بەهۆی تەفریقەوە توشمان ئەبێت سزای خوای پەروەردگار إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا أو كومل خلقيك هر يكي فكريك هالبجار وديني هالبجار شانازيان أكرد بويك دجي ملتك خويانا بديش دينك خويانا إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا هر يكي بلايك رايك شا وأزانا من الله ورتك نفامو هرزة وأزانا سەرکەوتن لەوەیە کە دژی دینەکەی خۆت بێسیتەوە قسە بە دینەکەی خۆت بکەی لە شەعنی مامۆسایانی ئاینی کەم بکەیتەوە لەو پایاندا بەزێنی ئەوەی تر نەکبەتی و قوربەسەریە خۆشەویستەکانم یعنی بەڕاستی خوای تەعالا ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا لەستە منهم فی شەی تۆ لەوانە نیت بە هیچ شێوازێ یعنی ئەوانە لە ئومەتی پێغەمبەر نین صلی الله عليه وسلم کە ئەبنە مایە ئەوەی تەفریقە لەناو ملەتە دروستەکەن إنما أمرهم إلى الله ئەوانە كاروباريان أقرأته ولا إخوائي پروردگار ألا إخوائي تعالى بيان الله فينبئهم ثم ينبئهم بما كانوا يفعلون لآية كترى لسورة آل عمران أفرمي ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا وكو أوانا من جاوازي دوبركيان دروسكر من بعد ما جاءهم البينات دواء أويك رنكر نوي تواويان بوهات وأولئك لهم عذاب عظيم براسي أوانا سزايكي زور بأزاريان بوهايا خۆشەویستەکانم ئێمەی ملەتی کورد وەکو باسم کرد یەکێک لەو تشتانەی کە شانازی پێوەکەین دینمان یەک تەنانەت مەزهەبەکەشمان یەک ئەمە یەکێک لە مەقەوماتی یەکگرتن بن هەر کەسێ دژایەتی ئەمە بکە کەوا بۆ حەزەکان ملەتەکە لە ناوچێ ئێستا یعنی هەر لەم سەردەمانەی پێشووتری خۆمان تۆزێک ساڵانێکی پێشوو غاندی بوو غاندی ئەوەی کە سەرکردایەتی شۆڕشی هندستانێکە دژ بە ئینگلیس ئەم غاندیە باوەڕی نەبوو بە مانگا پەرستی ڕیخی مانگا بساوێتە شوێنی سوژدەیە باوەڕی نەبوو بەڵام ئەیکرد لە بەرتەم چاوی هەموو ملەتەکە ئەیکرد وتیان غاندی تۆ لە کوێ خوێندتەوە تۆ ئاوا مسەقەفی و ئاوا بەتوە تۆ ئەمە بۆ ئەەکەی کە تۆ ئەزانی ئەمە شتێکە دینێکی پڕوپوچە یانی شتێکی پڕوپوچە بەڕاستی وتی ئاخر من ملەتەکەم لەسەر ئەم دینە ناکرێ من دژی ملەتەکەی خۆم بم من بمەوێ ملەتەکەم ڕزگارکەم نابێ دژی دینەکەی بم ئەمە شتێکی عاقلانەیە بەڕاستی و یەکێک وشەیەکی عاقلانەیە بۆ غاندی کە بەردەوام باسەکرێ ئەمە دینێکی پڕوپوچ بەڵام ئەم کابرایە کە خۆیشی فکرەیەکی تری هەیە بە عاقلی ئەزانێت کە دژایەتی دینی ملەتەکەی خۆی نەکا با دینەکەیشی پڕوپوچ بێ ئێمە دینێکی حەق 1400 ساڵە کۆی کردینەتەوە ئەکرێ کابرایەک بۆ ئەوەی کەوا
كردایەتی بکات دژایەتی ئیسلام بکە ئەمە چۆنە بەشتیوە چۆن ئەبێت شتیوە ئەمە تەفریقە و دووبەرەکی لەناو ملەتا دروستەکە دینێکە دینی خوایە و دینی آخر زمانە و حەقترین دینە تۆ دژایەتی ڕابەرەکانی بکەی ئەمە کەی دینداری ئەمە کەی کەسێکە خەمی ملەتە خوا خەمی ئەو ئاخوا کە ملەت سەرخا بەڕاستی بە پێچەوانەوە ئەمە تێکمانەدا بۆیە ئەبێت زۆر زۆر ئاگادار بین ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە نابێ بکرێت لەلایەن هەر کەسێکەوە بکرێت پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم بۆمان ڕوو نەکاتەوە کە هەرچی ئومەتەکانی پێش ئێمە هەیە ئەوانەی کە تیا چوون ڕۆژێ لە ڕۆژان زۆر بەهێز بوون بەڵام بەهۆی تەفریقەوە تیا چوون لا تختلفوا فإن من كان قبلكم اختلفوا فهلكوا ئامان دووبەرەکی مەکەن چونکە ئەوانەی پێش ئێوە بەهۆی دووبەرەکیان کرد تیا چوون بەهۆی دووبەرەکیەوە تیا چوون جا ئاگامان لە خۆمان بێ داواکارم خۆی پەروەردگار بخواتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا دامەزراومان بکە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوای ئیصلاحی حاڵمان بکەی یا ربی خوای ڕیزمان بکەی بەیەک یا ربی خوای ژێردەسەی زاڵم و ستەمکارمان نەکەی یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت سەرمان بخەی یا ربی خوای سەرمان بخەی بەسەر دوژمنانمانە یا ربی خوای هیچ زاڵم و هیچ ستەمکارێک مسەڵەت نەکەی بەسەرمانە یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت بمان گەیەنتە ڕەمەزان یا ربی خوای بمان گەیەنتە مانگی ڕەمەزان یا ربی خوای لەوانە بین کە بە باشترین شێوە بە جوانترین شێوە عیبادەتی تۆ ئەکەن لەم مانگە پیرۆزە کە لە دەم دەرگان مانایە و نزیکۆ بۆ تۆ لێمان یا رب العالمین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش سكانم خوش كبرى بالرزكان شيء أبيت معي أويك ومروبكان لناويك جاوازيان بو دروز ببي خيزانكان تيك بچن بقرة تنانت كوملغاكش تيك بچي وكاركاني زور زورن برغزان وكار زور زورة بلام گرنگترینەکەیان ئەوەیە کە ستەم و زوڵم هەندێک لە ناو کۆمەلگا زوڵم لەوانی ترکە زوڵم بەدەم زوڵم بەدەست هەر کاتێ زوڵم کرا بە قسە زوڵم لە یەکتری بکەین ئەوە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کەوا تەفریقە دروست بێت لە ناومانە بەدەم ئەم غەیبەتی ئەو بکە ئەم قسە بە ئەو بکە ئەم دژایەتی ئەو بکە هەروەها بەکرداریش بەزەیمان بە یەکتریان نەبێتەوە زوڵم لە یەکتری بکەین حزبێنە بکەین هەر کەسێ بۆ خۆی گیرفان پڕکە کەس خەمی ملەتی نەبێ جەماعەتی حزبەکەی خۆی لە ژێرەوە تێرەکات بەڵام ئەم ملەتە چی بەسەراتیە با بەسەریا بێ ئەمە نەکبەتیە ئەمەیە هۆکارێک بۆ ئەوەی کە ملەت نتوانێت یەک بگرێت ملەت دڵی بە ئاڵای خۆی خۆش نەبێ ملت دڵی بە نیشتمانی خۆی خۆش نەبێ با بزانن هیچ ملەتی ئەوەنەی کورد نیشتمان پەروەر نییە بەڵام کاتێک ببینێ خەڵکانێک هەیە بە ناوی نیشتمان پەروەریەوە جاری وا هەیە تجارەتەکەن بازرگانیەکەن زوڵم لە ملەتەکەیانەکەن بەڕاستی نیشتمان پەروەری تەنها ئەبێ بە شیعار و دروشم ئەو کاتە گەنجانی تازەونەوە کە پێگەن دڵیان خۆش نابێ لەبەر ئەوە ئێمە کاتێ ملەتی خۆمانمان خۆش بێ نابێ زوڵمی لێ بکەین نابێ ستەمی لێ بکەین ئەبێ من تۆم وەکو خۆم خۆش بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیمانتان تەواو نییە تا براکەتان وەکو خۆتان خۆش نەوێ من چۆن خەمی مناڵەکانی خۆمە خۆم خەمی جەماعەتەکەی خۆم و گروپەکەی خۆمە خۆم ئەبێت خەمی تۆش بخۆم ئەگەر وانە بم معنای وایە من ڕاست ناکەم شوێنکەوتنی هەوا و ئارەزوو هەر کەسێک پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوەی من زۆر لێ ئەترسم ئەوەیە کە ئەمەلتان درێژ بێ یعنی زۆر دڵتان بە دنیا خۆش بێ وا بزانن نامرن و شوێنی هەوا و ئارەزووی خۆتان بکەون چونکە ئەگەر ئینسان قیامەتی لە بیر چوو ئیتر هەوڵی بۆ نادا خەمی ناخوا کاری بۆ ناکە و ئەگەر ئینسانی شوێنی هەوا و ئارەزووی خۆی کەوت زوڵم لە هاو نیشتمانیەکەی خۆیەکە زوڵم لە هاوسەکەی خۆیەکە زوڵم لە ئەو کەسە ئەکات کە وەکو ئەو هاوزمانێتی و هاودینێتی و هاو مەزهەبشێتی یەکێکی تر لەو شتانەی کە
ملت هەرتەوازاکە تعصب بوون بۆ ڕەئی خۆت. ئێمە لەم وەزعەیە ئینجاری وهەیە کابرا ئامادە نییە لە ڕەئی خۆی دابەزێ. يعني لەم وەزعە لەم زروفە ئامادە نین تەنازول بە یەکتری بدەین. لە هەندێک شوێن هەر لەم کوردستانە زۆر شت لە کورد قەدەغەیە. نابێت بەڕێزان، نابێت. ئێمە ئەگەر یەکتریمان خۆش بێ، ئەگەر ملەتی خۆمانمان خۆش بێ، ئەبێ ئامادە بین تەنازول بە یەکتری بدەین. نابێت دووبەرەکی بکەین، نابێت تەفریقە بکەین. بەردەوام کێشەی کورد لە هەموو زمانێکە ئەوە بووە، جاری وا هەبووە لەم کوردستانە بچووکەی خۆمانە، ئەوەی کە پێ ئەوترێ کوردستانی ئەمەی سەر بە عێراقین، 4-5 دەوڵەت و ئیمارەی تیا بووە. ئیمارەی سۆران، ئیمارەی بادینان، ئەمە 50 تەفریقە و دووبەرەکی وای کردە خۆمان هەر خۆمانیان داوەتە کوش بە خۆمان. بڕۆن تەماشای مێژوو بکەن، ئەوەی تەلەڤەی ئەزانێن باسی چێت. هەر خۆمان یەکتریمان خواردووە. ئەمەش زۆر خراپە، بەس لەبەر خاتر تعصب دەمارگیری بۆ مەزهەب بۆ چوون بۆ حزب نابێت بەڕێزان، نابێت. ئێمە ئەبێ کورد بخەینە سەرەوەی هەموو حزبێک، ئەبێ نیشتمانی خۆمانمان لە هەموو حزبێ خۆشتر بێ.